بەناوی خوای گەورە و میهرەبان ئێمە ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان دانیشتێکی ئاساییمان هەبوو، دانیشتنی ژمارە 4 وەکو لە بەرنامەی کارەکەش ڕاگەیەندرا. سەرکەوتوانە خاڵەکانی بەرنامەی کار جێبەجێ کران. لێرە ئێمە پێمان خۆش بوو هەندێک ڕوونکردنەوە بە ڕای گشتی بە خەڵکی کوردستان بە ئێوەی بەڕێز ڕاگەیاندنکاران بدەین بەوەی کە پەرلەمانی کوردستان وەکو دامەزراوەیەکی دەستوری، وەکو دامەزراوەیە کە بەرپرسە لە یاسادانان لە هەرێمی کوردستان، ئەبێ یەکەم دامەزراوەش بێ پابەندی جێبەجێکردنی یاسا بێ، ئەبێ یەکەم دامەزراوەش بێ پابەندی جێبەجێکردنی ئەو پەیڕەوی ناوخۆیە بێت کە هەرخودی پەرلەمانتارەکان دەنگیان پێداوە، هەم لە خولی 4 و هەر لەم خولەشا کە ئێمە بە قۆناغێکی هەموارکردنە ڕۆشتوین. ناکرێت پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان تەفسیری سیاسی بوو بکرێ، کەی لە قازانجی حیزبەکەی خۆت بوو یان فراکسیۆنەکەی خۆت بوو، ئەو کات بڵێ ئەبێ پابەندی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بین. بەڵام ئەگەر کەی ڕایەکی جیاواز بە مەبەستێکی سیاسی بەکارهێنرا پێت بڵێن نابێت ئەم مادەی پەیڕە و جێبەجێ بکرێت. ئێمە لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بۆ دانانی بەرنامەی کار بە پێی مادەی 16 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی بڕیارەیات چه بابەتێک داخلی بەرنامەی کار بکرێ. بابەتی پارێزبەندی پەرلەمانتاران بەڕێزان لە مادەی 24 زۆر بەڕوونی هاتووە کە کۆمەڵێک بڕگەیە. ئەم بڕگانە واتە هەر کەسێک کە بێتە ئەندامی پەرلەمانی کوردستان و متمانەی خەڵکی کوردستان بەدەستەهێنێ، بەم بڕگەیە شێوازی پارێزبەندیەکەی، شێوازی چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ پرسی دادگا و بە هەمان شێوەش شێوازی ئاخاوتن ئازادی لە ڕادەربڕین. بەڕێزان ئێمە لە پەرلەمانی کوردستان کە ئەم خاڵە پەیڕەویە جێبەجێەکەین، کە ئەم خاڵە یاسایە جێبەجێەکەین، بە مەبەستی ئەوە نییە کە پەرلەمانتار دەمەدووە ناتوانێت ئازاد بێ کە بەداخەوە ئێستا ئەبیستینەوە گلەیی لە دەستەی سەرۆکایەتیان لە پەرلەمانی کوردستان ئەکرێت. پەرلەمانتار لە سەر و یاسا نییە. ئێمە لە چوارچێوەی کاری پەرلەمانی کە کاری یاسادانان، کاری بە دوواداچوون، بۆ نمونە بە ئەو نمونەیەکتان پێ بڵێم بەڕێزان، ئەو بەڕێزەی کە ئێستا ئەمڕۆ دەنگی زۆرینەی پەرلەمانی بەدەستهێنا و پارێزبەندی لێ وەرگیراوەتەوە بە پێی مەیڕە و مافی خۆیەتی پرسیار ئاراستەی دەسەڵاتی جێبەجێکردن بکە. لە خولی ئێستای پەرلەمانی کوردستان زیاتر لە 200 پرسیار ئاراستەی دەسەڵاتی جێبەجێکردن کراون. ڕەنگە 100 پرسیاریان پرسیاری ئەو بەڕێزە بوو بێ. لەبەرەوەی مافێکی پەیڕەوی خۆیەتی، مافی بە دوواداچوونیەتی هیچ کەسێک لە دەستەی سەرۆکایەتی لە پەرلەمان ناتوانێت لێ لەم بابەتە بگرێ. ئێستاش کە ئێمە ئەم داوایانە، ئەم نووسراوانە هەمووی کە ڕووبەرلا لە دادگاکانەوە بۆ هەرێمی کوردستان هاتوون، ئەم پارێزبەندی هەڵگیری کە ئێستا زۆرینەی پەرلەمانتاران دەنگیان پێدا بە تەنها لەسەر ئەو کەیسە نییە کە سەرۆکی حکوومەت لە ڕێی دادگاوە پەنای بۆ بردبێت. چەندین کەیسی تر بۆ کە دادگاکان نووسراویان بۆ پەرلەمانی کوردستان کردوون، هەموویمان لایە و ئەم ڕۆژ بەشێکیان خوێنرانەوە. بۆیە بەڕێزان پەرلەمانتارە بێ پێش هەموو کەسێک پابەندی یاسا بێت. ناکرێت سبەینێ ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لە گڵۆپی سووری ترافیکێک نەوەستێ بەڵێ من لە بەرەوەی پەرلەمانتارم حەسانم هەیە نابێ پۆلیسی هات و چۆ ڕێ لە من بگرێت، لە بەرەوەی پەرلەمانتارم حەسانم هەیە. بۆیە بەڕێزان ئێمە لە پەرلەمانی کوردستان دیسان جارێکی تر تەکی دەکەمەوە، پێویستمان بەوە هەیە خۆمان پێش هەر کەسێکی تر پابەندی جێبەجێکردنی یاسا و ڕێنمایی و پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بین. هەر بەڕێزێک، هەر فراکسیۆنێک کە لەگەڵ ئەوە نییە مادەی 24 جێبەجێ نەکرێت، زۆر ئاسایە بەڕێکاری پەیڕەوی ئەتوانرێت داوای هەمواری پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بکرێ بۆ ئەوەی ئەم خاڵە ئەستەن هەر لە ناو پەیڕەوی پەرلەمانی کوردستانە نەمێنێ. بەڵام ئەماش پێویستی بە ڕێکاری یاسایی خۆی هەیە. دیموکراسیەتیش بەم شێوەیە بەڕێزان لەسەر بنەمای ڕێککەوتن و تەوافقەکانن، لەسەر بنەمای کاری پێکەوەییە. بەڵام دیسان ئەڵێن ناکرێت کاری دیموکراسی و کاری ڕێککەوتن و تەوافقی ئەمەش دیسان بە سیاسی بکرێتەوە، کەی لە بەرژەوەندی لایەک بوو پێی بڵێ ئەمە دیموکراسیەتە و زۆرینەیە، بەڵام کەی لە بەرژەوەندیت نەبوو بڵێ ئەمە پێشێلکردنی تەوافق و کاری پێکەوەییە. زاکرەی خەڵکی کوردستان ئەوەندەش لاواز نییە کە بەداخەوە قسەیەکەم، چونکە من هەندێک شتی ترمان بیستەوە کە باس کراوە. زاکرەی خەڵکی کوردستان 23 حوزەیرانی 2015 بیر نەچووە، ئەو کاتێک کە ئوترا زۆرینەیەکی دیموکراسی و ئاساییە پەرلەمانی کوردستان ئەستەن بۆ بابەتێک کە ڕەهەندی نیشتیمانیشی هەبوو گوێ لە ڕای فراکسیۆنەکانی تر نەگیرێ. ئێستاش کە بە هەمان میکانیزمی دیموکراسی، بە هەمان میکانیزمی پەرلەمانی، بە هەمان میکانیزمی پەیڕەوی بابەتێک و ئیلتیزامێکی یاسایی جێبەجێ ئەکرێ، ئەبێ ئەم بەڕێزانە وەڵامی ئەمە بنەوە هەڵوێستەکانتان لە 23 حوزەیران لەگەڵ هەڵوێستەکانی ئەمڕۆتان کامی دیموکراسی تر بووە؟ ئایا بە هەمان میکانیزم نەبووە؟
خاڵێکی تر بەڕێزان ئێمە تاکی دەکەینەوە گەلی کوردستان چاوەڕانی ئەوەیە کە هێزولایەنە سیاسیەکان بابەتێک کە پەیوەندی بە کەسێک یان دوو کەسەوە هەبێ نەبێتە بابەتێکی ئەوتۆ کە نایەکگرتووی لێ بکەوێتەوە و هەمومان پابەندی دیسان ئەڵێم جێبەجێکردنی پەیڕە و یاساکانی پەرلەمانی کوردستان بین و ئێمە بەڕێزان ئەو نووسراوانی لە دادگاکانەوە لە داواکاری گشتیەوە داواکاری گشتی زۆر ئاسایە نووسراو بۆ پەرلەمانی کوردستانەکە لە ڕێنجمەنی وەزیرانەوە کە هەر پەرلەمانتارێکی بەڕێز کە ئاخاوتنێکەکە بەڵگەیەکی لە پێشکەشی داواکاری گشتی بکە نەک پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانیکە و لە بەردەم دادگا ئەم پارێزبەندێک کاڵەگیرێ لەسەر هەر بەڕێزێک با بچێت لە بەردەم دادگا بەڵگەکانی خۆی بخاتە ڕوو بۆی ئەو کاتێک کە سەلماندی بەڵگەکانی ڕاست و دروستن ئەو کات بابێت لە پەرلەمانی کوردستان لەگەڵ فراکسیۆنە بەڕێزەکانی تر پەنا بۆ خاڵە پەیڕەویەکانی تر بەرن کە بریتە لە وەرگرتنەوەی متمانە لەو کابینەی کە دەنگیان پێیاوە ئەمانە پێوترێ خاڵی پەیڕەوی و خاڵی دیموکراسی و کاری پەرلەمانی بۆیە تاکی دەکەینەوە بۆ ڕایگشتی ئەوەی ئەمڕۆ کراوە بەرمەبنای مادەی 24 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بووە بەرمەبنای مادەی 16 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بووە و بۆ جێبەجێکردنی یاسا بووە ئێستاش هەر پرسیارێکتانە بێ لە خزمەتانە یەک دقەیەک من خۆم اختیارەکەم فەرموو کاک لەبەرەوەی پرسیارەکە دووەکو سەرکردایەتی لێکردن ببوورن وەکو ئەندامێکی سەرکردایەتی بە هیچ شێوەیەک ئەم بابەتە چونکە پەیوەندی پارتی دیموکراتی کوردستان و کۆمەڵی ئیسلامی نە بە کاک سۆران عومەر دەستی پێکردو و نە بە کاک سۆران عومەریش کۆتایی پێدەی دوو هێزی سیاسی گەورەی ئەم وڵاتەین پەیوەندیەکانی پارتی دیموکراتی کوردستان و کۆمەڵی ئیسلامی و بە تایبەتی لەگەڵ جەنابی بەڕێز مامۆستا عەلی باپیر بۆ قۆناغی پێش ڕاپەڕینە گەڕێتەوە بۆ قۆناغە و قۆناغانەی کە جەنابیان و بەشێک لە سەرکردایەتی ئەو کاتی بزوتنەوەی ئیسلامی ڕوبەڕووی شەڕێکی فراوان بوونەوە بۆ ئەو کاتانە ئەگەڕێتەوە پارتی دیموکراتی کوردستان هەمیشە پەیوەندیەکی ئاسایی و جوانی لەگەڵ کۆمەڵی ئیسلامی کوردستان هەبووە ئەو کاتانەی کە بارەگەکانی کۆمەڵی ئیسلامی لە ئەحمەداوە GPS یان ئەدرا بە هێزی تر بۆەوەی لێیان بدرێ بە بەیانووی ئەمەی کە ئەمانە بەشێکن لە ئەنسار ئەو کاتە پارتی پەیوەندێکی باشی لەگەڵ کۆمەڵ هەبووە ئەو کاتەی بەڕێز مامۆستا عەبدوڵای قەسرێ لە تاسلوجە شەهید دەکرێت ئەو کاتەش پارتی پەیوەندێکی باشی لەگەڵ کۆمەڵی ئیسلامیە بوو ئەو کاتەی مامۆستا عەلی باپیر لە قەمچوغەی لای دوکان بەگرتن ئەدرێ ئەو کاتەش پارتی پەیوەندێکی باشی لەگەڵ کۆمەڵی ئیسلامی هەبووە بۆیە ئەم بابەتەی ئێستا هیچ پەیوەندیەکی بە پەیوەندیەکانی نێوان پارتی و کۆمەڵ نییە و لە ڕووی سیاسیشەوە بەڕێزان چکە ڕاستەم بابەتە ڕاندێکی سیاسیشی هەیە من لێرە تەکی دەکەمەوە سەرکردایەتی ئێمە لەگەڵ سەرکردایەتی کۆمەڵ لەسەر ئەم بابەتە لەسەر خەت بوون و بە ئەمانەتەوە ئەو قسەیەکەین جەنابی مامۆستا عەلی باپیر و ڕەئی ڕەسمی مەکتەبی سیاسی کۆمەڵ کە بە ئێمە وتراوەتەوە ئەوەیە با یاسا سەرۆر بێ و یاسا ڕێڕەوی خۆی بگرێتە بەر فەرموو کاک با هێرشکە فەرموو نا بە هیچ شێوێک پەیامێک نییە بۆ ئیزلانێک ئێمە یەکێتی ڕێککەوتنێکی گەورە و گرنگ و مێژوویمان هەیە لەسەر ئەو ئەساسەش هەم دەستەی سەرۆکایەتی هەڵبژێردراوە ئەم کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانی لەسەر هەڵبژێردراوە و ئێمە ڕۆژی شەمەش کۆبوونەوەی هەردوو مەکتەبی سیاسی پارتی و یەکێتی هەیە ئێمە ئەوەی کردومانە ئەمڕۆ پابەندبوونێکی تەواوی ئێمەیە بە جێبەجێکردنی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان و بە جێبەجێکردنی یاساکان و ئێمە خوازیاری ئەوەین لە ژیانی دیموکراسی جوایە دیموکراسی سیستەمێکی زۆر زەحمەتە بەڕێزان هەڵبەست و دابەست لە پەیوەندی نێوان فراکسیۆن و لایەنەکان هەیە و ئاڵوگۆڕیش هەندێک جار لە جۆری هاوپەیمانەتەکان لەسەر ئەو بابەتەی هاوپەیمانەتی لەسەرەکرێ هەیە بۆیە ئێمە پەیوەندیەکانمان زۆر ئاسایین کۆمەڵی ئیسلامی لایەنێکی بەڕێزی کوردستانە لایەنێکی ئۆپۆزیسیۆنە لە هەرێمی کوردستان و ئەگەر بیریشتان بێت هەم لەم سەروبەندا بوو کە بەڕێز مامۆستا عەلی باپیر لە پەیامێکی ڤیدیۆیە زۆر بە ئاشکراکرێ ناکرێن دامانی سەرکردایەتی و پەرلەمانتارەکانیان شتێ بکەن کە بۆ خۆیان باش بێ بۆ حیزبەکانیشیان خراپێ لەبەرەوە پەیوەندیەکانمان ئاساییە بەڵێ بەڕێزان وەکو باسم کرد للمەجلسی ئەمانات ئێمە دیسان ئەڵێن خۆ
تووشی قەتیع نەبووین پەیوەندی هەبووە و من بۆ خۆم یەکێکم لەوان لەگەڵ کاک عەبدوستار لەسەر خەت بووین لەسەر ئەم بابەتە و دوا پەیام کە بە ئێمە وتراوەتەوە ئەوەیە کە با یاسا ڕێگای خۆی بگرێتە بەر یاسا ڕێگای خۆی بگرێتە بەر زۆر معلومەکە مەبەستی ڕەنگە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی پێیان خۆش نەبوو بێ لەگەڵ ئەوە نەبوون دژی ئەوە بوون ئەوەی کە پێی وتری هەڵگرتنی حەسان لە بەرووی مافی خۆیان و ئەندامی فراکسیۆنەکەیان بووە بەڵام ئەمانەتەن بڵین مامۆستا عەلی باپیر کۆمەڵی ئیسلامی لە ئێمە زیاتر مشوری ئەوەن کە یاسا لە کوردستان سەروەر بێ جێگر بکرێ و هەر لەم ڕوانگەشەوە ڕەنگە ڕخنەی جدیان هەبێ لە مادەی 24 بەڕێزان زۆر بەڕوونی هاتووە کە پەرلەمانتار نابێ ڕاوەدوو بندرێت پەرلەمانتار نابێ شوێنەکەی بپشکندرێت پەرلەمانتار ناتوانێت ئازادانە بەبێت دەنگی پەرلەمان دەستبەرداری حەسانەکەی خۆی ببێت و ڕێوشوێنەکانی گیراوەتە بەر ڕێوشوێنەکانیش ئەوەیە پەرلەمانتاری کوردستان بە زۆرینەی ئامادەبوانی ناو دانیشتێکی پەرلەمانی کوردستان دەنگ لەسەر هەڵگرتنی پارێزبەندی درێ ئەگەر پەرلەمان لە فەسڵی تەشریعیا بوو ئێستا بەڕێزان ئێمە لە وەرزی یاسادانانی بەهارەین کە لە یەکی سێ دەست پێکات لە یەکی حەوت کۆتایی پێدێ ئەگەر لەم وەرزا بووین داواکاری بۆ هەڵگرتنی پارێزبەندی ئەبێ بە زۆرینەی ئامادەبوانی ناو دانیشتنی پەرلەمان بێ ئەگەر لە فەسڵی تەشریعی نەبووین واتە لە پشووی پەرلەمانیا بووین ئەو کات دەستەی سەرۆکایەتی واتە ئەو سێ کەسێ بەڕێزەی جەنابی سەرۆکی پەرلەمان جێگری سەرۆکی پەرلەمان لەگەڵ سکرتێری پەرلەمان لەم سێ کەسە بڕیارەدرێ کە پارێزبەندی هەڵبگیرێت یان ئێستا یەک دقە بەسەر چاو ئێمە ئەمڕۆ لە بەرنامەی کار ئیشارەتمان پێەیە کە چەندین سکاڵا لەسەر ئەم بەڕێزە هەبووە و لە خولی پێشوش چەندین سکاڵا لەسەر ئەم بەڕێزە هەبووە بۆیە ئەوەی کە لەم خولا لە بەرنامەی کاری ئەمڕۆ ئەخرایە ڕوو چەند سکاڵایەک بوون یەکێک لەوانە ئەو داوای یاساییە بۆ کە بەشی یاسایی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران جوڵاندوێتی لەگەڵ کۆمەڵێک لە داواکەن فەرموو کاک بەڵێ ئێمە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان جێبەجێەکەین ئێمە فەرزی ناکەینە سەر ئەندامی پەرلەمان دەنگ بدات یا دەنگ نەدات یان بە ئاراستەیەک دەنگ بدات وەکو دەستەی سەرۆکایەتی کە بەڕێز جەنابی دکتۆرە ڕێواسیش کە پێکەوە ئیداری جەلسەکانمان کردووە وەکو دەستەی سەرۆکایەتی لە کاتی جێبەجێکردن و سەرپەرشتیکردنی دانیشتەکانە تەواوی بێلایانی و سەربەخۆی خۆمان ئەپارێزین وەکو دەستەی سەرۆکایەتی چونکە دەستەی سەرۆکایەتیم بۆ هەر 108 پەرلەمانتارەکەی تر بە خۆمانەوە 111 ئەم بابەتەمان بە پێی پەیڕەو ئەڵێ پاڵگرتنی پارێزبەندی بە دەنگی زۆرینەی ئامادەبوانە ئێمە ناتوانانی فەرزیکەینە سەر فراکسیۆنێک دەنگ باڵگرتنی ئەم پارێزبەندیە بە و دەنگ باڵبگرتنی پارێزبەندیەکانی تریژمن ژمارەیەک پەرلەمانتاری تری بەڕێزیش داوای یاساییان لەسرە و لە دانیشتەکانی ئایندەشە پێویست بکات ئەوانی ژەخرێنە بەرنامەی کار و چۆنێتی هەر پێویستێک بە پێیڕۆ مامەڵی لەگەڵاکرێت تاکی دەکەینەوە ئەم بابەتە جێبەجێکردنی پەیڕەوە فەرمووکات بەڵێ بۆچی هێرشی ناڕەوای بەڵێ من گوێم لە قسەکانی نەبوو بۆ ناتوانم کە شتێ خۆم گوێم لێ نەبوو بێ ناتوانم ڕێی لەسەر بم بەڵام دیسان تەکی دەکەین ئەگەر یەک خاڵ لە دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان دژی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان مادە 24 و مادە 16 هەبووە بە هەموو گەری کوردستان ئێستا پێمان بڵێ ئەگەر یەک خاڵ دژی یاسا بەرکارەکانی هەرێمی کوردستان بووە با بۆ گەلی کوردستانی ڕوونکەنەوە حزور ئێمە ئەمانتوانی مەسەلەن بۆ نمونە ئەگەر ئەمڕۆ 56 پەرلەمانتار بۆ عەقدی جەلسەواتە کە جەلسە بۆی دەست پێ بکاو نیسابە بێ پێویستە بە 56 پەرلەمانتارە بەڵام کە جەلسە دەستی پێکرد ئەگەر 20 پەرلەمانتاریش بڕواتە دەرەوە دەیان جار لە خوێندنەوەی مادەکانی یاساکان جاریا بوو لە ناو قاعی پەرلەمانە کە جەلسە دەستی پێکردووە 1-2 ساعات 40 کەس لە ناو قاعە ماوەتەوە بۆ بەردەوامی جەلسە پێویستت بە نیساب نییە بەڵام ئەمڕۆ 58 ئەندامی پەرلەمان لەوێ بوون و بە دەنگی 57 ئەندامی پەرلەمان ئەم متمانێ ئەم پارێزبەندی وەرگیراوەتەوە بۆیە نە سیناریۆی بۆ هیچ کەسێک جێبەجێکردنی پەیڕەوی ناوخۆ سیناریۆ نییە جێبەجێکردنی دیموکراسیەت سیناریۆ نییە ڕەنگە خاڵەتی تر بوو بێ لە خولەکانی پێشووترا سیناریۆ کرابێ بەڵام ئەمەیان تەواو جێبەجێکردنی یاسا بوو کاک نا بە هیچ شێوەک ئێمە نەخێرنا ئێمە ئەمەی کە ئەمڕۆ کرا من لە وەڵامی ئەو پرسیارا بوو کە ئایا جێبەجێ کراوە ینی ئەوەی کە گلەی لەوەی ئەمڕۆ ئەکات
هەمان ئەو بەڕێزانن کە کۆبوونەوەکەی 23 حوزەیرانیان ئەنجامدا باشە بۆ ئەو کاتە بۆ خۆتت بەڕەوازانیوە بە میکانیزمی دیموکراسی و پەیڕەوی و یاسایی بۆ ئێستا بە هەمان میکانیزمی یاسایی و پەیڕەویت پێ ناڕەوایە ینی ئەمە لە سیاست منهجێتی بەراوردکاری هەیە بۆ ئەوەی ئارگومنتەکەت بەرامبەر بە بابەتێک بخەیتە ڕوو بە هیچ شێوەیەک ئەمە وەڵام نەبوو بۆ 23 حوزەیران و ناشبێت چکە ئێمە قۆناغەمان تێپەڕاند ئێمە بەڕێزان بە تایبەتی پارتی و یەکێتی و پارتی و گۆڕان وەکو سێ لایەنی سەرەکی پێکێنەری حکوومەت ڕێککەوتنی سیاسیمانەیە ڕێککەوتنی ئیداریمانەیە من ئەتوانم بە ناوی هەموو پارتیەوە ئەم قسەیە بکەم ئێمە 100% پابەندی ڕێککەوتنەکانی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانیشین و ئێمە نەمانە خواست خوازیاریش نەبووین پێشمان خۆش نەبوو خۆزگە بە خۆزگەی خوا فراکسیۆنەکانی تریش بەهاتنایە دانیشتنەکەی پەرلەمان بە ئەوان بیان توانای زۆرینەی ئامادەبووان لەوێ بەشدار و دەنگ نەهێنێ ئەم بابەتەیان کی ڕێ لەوە گرتە بوو کە ئەوان تەحالوفێک دروستکەن بێن نەهێڵن ئەم بابەتە جێبەجێ بکرێت یان ئەم پارێزبەندێ بەم شێوەی ماڵی لەگەڵا بکرێت نەخێر ئێمە خوازیاری ئەوە نین ئەوەی کە با بڵێن ببێتەوەی پەرتکردنی لایەنەکان بەڵام پێم وایە هەم بەرژەوەندیەکانی کوردستان هەم ئەو ململانەی ئێستا لەگەڵ بەغدا لەسەر موچ و قوتی خەڵکی کوردستانێک کە خەریکی عقوبەیەکی تری جەماعین لە هەرێمی کوردستان زۆر لە بابەتی پارێزبەندی ئەمیان ئەو گەورەترەوە ئەبێ ئێمە لەسەر مەسەلە گەورەکان لە ڕێککەوتنەکانی خۆمان بەردەوامی و دڵنیاشتانەکەم ئەژبینەن ئەوەی کە لێرە و لەوێ هەندە قسەکرێ تەنها عمری درێژی 48 ساعت 72 ساعتی ناو سوشیال میدیا و ئەوی تری بۆکو خۆی جێبەجێکرێ نا بەعکسەوە جۆ قسە بە ناوی منەوە مەکە بڵێ من هیچ ناوی نەناوی یەکێتی نیشتیمانی کوردستان وێنەوە هیچ بابەتێک نا کاکجاوە من هەر جوابی ئەو پرسیارە نادەم و مادەم و پرسیارت بە ناوی منەوە کرد فەرمووکە بەڵێ بن پێتەڵم بەڕێزان ئێمە لە دەستەی سەرۆکایەتی کە مادەی پەیڕەو جێبەجێکەن لێ بە دەنگی زۆرینەی ئامادەبووان من ڕاستە بە شانازیوەڵم لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانم ئەندامێکیەوە فراکسیۆنم بەڵام ئێمە لە دەستەی سەرۆکایەتی پەیڕەو جێبەجێەکەین پەیڕە پەرلەمانتار ئازادە لەوەی کە دەنگ بە چه بابەتێک یا دەنگ بە چه بابەتێک نە من ناتوان فەرزی کەمە سەر ئەوەی بەڵام ئەگەر داوایەکی تری یاسایی لەسەر کاک ئومێدیش بێتەوە پێویست کات دەنگ بهێنێتەوە با فەرم فراکسیۆنەکانی تر بەشدار بن یەک دقیقە بله ئێمە پابندین بە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پێشەوەی جەلسە دەست پێ بکات بەڕێزیان پەیامێکی بۆ من ناردۆ کە ئەو ناتوانێت بەشداری دانیشتنەکەی پەرلەمانی کوردستان بکە و هیوای سەرکەوتنیشی خۆشکە جەنابی سەرۆکی پەرلەمانە و سەرۆکی و دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانە و ئەوەی من لە بەڕێزیانم بینیوە جێبەجێکردنی تەواوی خاڵە پەیڕەویەکانی پەرلەمانی کوردستان بۆ بێلایەنێکی باشی خۆی پاراستووە بۆی من ڕێز و تەقدیرم هەیە بۆ بەڕێزیان وەکو سەرۆکی پەرلەمان بەڵام کە جەلسە ئیعلان کرا بەرنامەی کاری بۆ دانرا کە زەنگی ئامادەبوون لە ناو جەلسە لێدرا کە نیسابی یاسایی تەواو بوو دەستەی سەرۆکایەتی ئەو کات ئەبێ لە سێ کەسەکە دوانیان لەوێ ئامادەبوون بۆی جەلسەکە بەڕێوە ببن بۆی ئەوەی ئەمڕۆ کراوە تەواو جێبەجێکردنی مادەکانی پەیڕەوە و لە مادەی 19 لە پەیڕەوی ناوخۆ زۆر واضح هاتووە هەر کاتێک بەڕێ سەرۆکی پەرلەمان لەوێ نەبێت جێگری سەرۆکی پەرلەمان تەواوی دەسەڵاتەکانی سەرۆکی پەرلەمانی هەیە ئاخر بله وای ڕاست نا من ئەڵێم بەڕێزان لە شەڕی تیرۆریستانی ئەنسار ئیسلام چونکە ئەو کات کۆمەڵی ئیسلامی بارگەکانی نزیک بوون بەداخەوە ئەو قسانەکەم بەڵام بارگەکانی کۆمەڵی ئیسلامی معلوم بوو ئەم ڕووداوانەی کە ڕوویاوە بە ڕووداوەکەی خێڵی حەمەشەوە
کە چەندین شەهیدی قارەمانی یەکێتی و نیشتیمانی کوردستان شەهید کران و معلومیشە کێ لەو شەڕی خێڵی حەما بەشداری کردووە. ئێمە بەسمان یەکێتی نیشتیمانی و ئەم بابەتانەنێ، ئێمە ئەڵێن باسی مێژووی پەیوەندیەکانمان لەگەڵ کۆمەڵی ئیسلامی کرد. لە هەموو قۆناغە سەختەکانە پەیوەندیەکانی پارتی و کۆمەڵی ئیسلامی پەیوەندیەک بووە کە بە دۆخی ذاتی و مەوزوعی تێک نەچوە، تەنانەت کە کۆمەڵی ئیسلامی لە خولی پێشووی پەرلەمانی کوردستانە بەشدار بوو لەو کۆبوونەوانەی کە ئەکرا بۆ تعدیلی یاسای سەرۆکایەتی و ئەو دۆخەنە خوازراوی هات، پارتی کۆمەڵی ئیسلامی نەگەشتە بریشکە ڕەشە لەگەڵ یەکتری فەرم کات. Yes. بۆ هەیبێ نا بە هیچ شێوێک جێبەجێکردنی یاسا بەشێکە لە خواستی زۆرێک لە وڵاتان بوو. ئەستەن ئەمە پێشکەوتنێکە لەگەلی لەناو پرۆسەی سیاسی و یاسایی هەرێمی کوردستان کە لەسەر داوای دادگا پەرلەمانی کوردستان بە جێبەجێکردنی پەیڕەوی یاسا بتوانرێت ئەم حاڵەتانە جێبەجێکات. پەیوەندی خاڵێکی نێگەتیڤ بەعکسە و ڕەنگە یەکێک بێت لە سەرۆریەکانی هەرێمی کوردستان. ئەم کاتتان باش لە ڕاستیدا ئەو بابەتەی پەیوەندی بە پێکاتەکانەوانەیە. ئێمە وەکو پێکاتەکان لە هەرێمی کوردستان هەمیشە لەگەر ئەوەدانە کە سەقامگیری هەرێمی کوردستان پارێزراو بێتن و هەموو پرسە نیشتەکانیاندا ئێمە ڕۆلی ئیجابیمان هەبووە. ئەوەی ئێمڕۆ کە ئێمە بەشداریمان کرد و وەکو پێکاتەکانیش کە ئامادە بوون لە هۆڵی پەرلەماندا تەنها ئەو بۆ کە ڕێزگرتن بوو لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان هەر لە فراکسیۆنە بەڕێزەکان ئەگەر ئەم پێشنیازە پێشکەشیان بکردوای بۆ ئەوی ڕێزگرتن لە یاسا بێتن بێگومان ئێمە لەگەڵدا دەبین. واتە ئێمە هیچ کاتێک پاڵپشتیت حیزب چی ناکەن، ئێمە هاوپەیمانی سەرجەم ئەو حیزبانینە کە پارێزراوی قوارەی سیاسی هەرێمی کوردستان دەبن. زۆر سپاس. باش بالێک ئەمە دوو بابەتی جیاوازن. پەرلەمانی کوردستان بەڕێزان لە سەردەمی ڕوبەڕبوونەوەی کۆرۆنا هەم بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان سەردانی مەیدانی شار و شارۆچکەکانی کردووە، هەم ئێمە سەرۆکی فراکسیۆنەکان لە پەرلەمانی کوردستان کۆبوونەوەمان لەگەڵ شاندی دانوستانکاری حکوومەتی هەرێمی کوردستان کردو بە ئامادەبوونی 5 وەزیر لەوانەی کە چوو بوونە بەختە و هەم بە هەمانگی لەگەڵ سەرۆکایەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی حکوومەت بۆ بە دواداچوونی ئەو بڕیارە سیاسیەی بەداخەوە کە بە سەرۆکایەتی وەزیرانی عێراق تایان بۆ ڕاگررتنی بەشە بودجەی هەرێمی کوردستان کە پێشێلکردنی مادەی دە فەقەرە جیمی یاسای بودجەی ساڵی 2019 حکوومەتی عێراقی بووە. ئێمە ئێستا لە سەرخەتین لەگەڵ شانی دانوستانکاری خۆمان لە سەرخەتین و ئێمە بڕیارمانداوە لە دەستەی سەرۆکایەتی ناو وەزیرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هێنین ناو هۆڵی پەرلەمانی کوردستان بۆی بۆچوونی خۆیان لەسەر ئەم بابەتانە بخەن وەڵامی پرسیاری پەرلەمانتارە بەڕێزەکان بدەنەوە. جێبەجێکردنی یاسا ئەبێ وەکو خۆی بێ، جێبەجێکردنی پەیڕەو ئەبێ وەکو خۆی بێ و هەر لەم ڕوانگەیەشەوە کە یاڵێن ئەساس و ئەولەویەت بۆ ئێمە باشترکردنی دۆخەکەیە بۆی بتوانین پێکەوە ڕوبەڕووی ئەو هەڕەشانە بینەوە هەیە. ئاخر پرسیار زۆر ئاسایە بەڵێ باشتریەکە. بله بله نا ئێمە پێمان وانێ بە هیچ شێوەیە کاریگەری لەبێت لەبەرەوەی ئێمە لە بەغدا لەسەر مەسەلە نیشتیمانی و نەتەوەی جوگرافیەکان کێشەی دەستوریمان لەسەر پێشێرکردنی مافەکانی گەلی کوردستان لە دەستوری عێراق هەیە و لە هەرێمی کوردستانیش پرۆسەیەکی سیاسی و دیموکراسی هەیە. لێرە ئەگە لەسەر کۆمەڵێک خاڵیش ناکۆبین خۆڵام بەڵام لە بەغدا دەرکەوتووە لەسەر مەسەلە نیشتیمانی و نەتەوەیەکان پێکەوە ئەبین و دیسان تەکی دەکەینەوە. ئێمە پابەندیم بە پەیوەندیکی ئاسایی لەگەڵ ئەوەی لەناو هەموو لایەنەکانە هەبێت و ئێمە حتا ئەو کاتانەشی کە پارتی وێکێتی نیانەتوانی لە شوێنێک دانیشن کۆبنەوە لەناو خۆمانە دەستی سەرۆکایەتی مشورەتیەوەمان کرد کە ئێمە ئەو دەست پێش خەرێ بکەین وەکو پەرلەمانی کوردستان داوای لەکەم بێن لە پەرلەمانی کوردستانیش کۆ ببنەوە وەکو پەرلەمانی کوردستان وەکو مەرجەعێکی یاسایی هەرێمی کوردستان بەشدار بێ حتا لە چارەسەرکردنی بەشێک لەو کێشە سیاسیانەی کە لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان من تەکیدتان لێکم هەرێمی کوردستان قۆناغی باشی بڕیوە و مەش بەشێکی ترە لە سەرکەوتنی پرۆسی دیموکراسی لە هەرێمی کوردستان کە یاسا سەروەر بێ پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان جێبەجێ بکرێ و کەس لە سەروی یاساوە نەبێ بە ئەندامە بەڕێزەکانی پەرلەمانی کوردستانی شەوە و هەر کەسێک هەر تەشیرێک هەر بابەتێک کات با بچێت لە یاسا لە بەردەم یاسا جوابی خۆی وەربگرێت. زۆر سپاس.